جارێکە تەماشە بکەن ئەو پرسیارانەی کە لە پێغەمبەر کراون عليه الصلاة والسلام. يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول يسألونك عن المحيض قل هو أذى. وحرتي پرسیارێک لێ کرابیتن خوای پەروەردگار بە قل وەڵامی داوتێنی پێیان بڵێ، بەڵام لێرانە خوای پەروەردگار ئەو قولەشی لێ دەرێناوە، ئەو قولەشی لێ دەرێناوە بۆی کە ئینسان مابەینی عەبد و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، مابەینی ئێمە و خوا تەبارەک و تەعالا پێغەمبەرانیشی لە نێواندانین، مەلایکەتانیشی لە نێواندانین. دەبێ ئاوا خوای خۆت بناسی، دەبێ ئاوا لە خوای خۆت بپاڕێەوە. لەبەرەوە دەفەرمێ وئیذا سەئەلەکە عیبادی عنی، یخۆ دەبێ پرسیاریان لە پێغەمبەر کردو عليه الصلاة والسلام. دەفەرمونەی پێغەمبەری خوا ئەو خوای ئێمە نزیکە یان دوورە؟ ئەگە دوورە بە دەنگێکی بەرز بانجی بکەین، ئەگەر نزیکە با بە حاڵەتێکی دیکە بانجی بکەین. لە غەزوەیەک پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هاوڵە بەڕێزەکانی دەگەڵدا بوون، هەر وەسەر دەکەوتن لا إله إلا الله دەنجیان بەرز دەکردەوە. پێغەمبەر فەرمووی لەسەرە خۆ ئێوە بانجی زاتێکی غائب ناکەن، ئەو زاتە نزیکە لێتان. لەبەرەوە دەفەرمێتن وئیذا سەئەلەکە عیبادی عنی، ئەگەر بەندەکانی من ئەی محەممەد عليه الصلاة والسلام پرسیاریان لێ کردی لە من، ناڵێ فەقل مباشرة فإني قريب، ئەمن نزیکم برا بەڕێزەکانی خۆم. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەو کاتەی لە هەموو شتێکی لە هاوڵان نزیکتر وشترەکانیان بوون، لەبەرەوەی ئیش و کاریان زیاتر لەگەڵ وشتر و لەگەڵ حەیوانات و لەگەڵ ئەوانە کە ئیشیان پێ بوون. لەبەرەوە دەفەرمێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە ملی وشترەکان لە ئێوە نزیکترە. یعنی کو دەست لەسەر تەشبیه نەبێ وەلله المەثل الأعلى، دەست لەسەر ملی وشترەکە دادنێ چەند لێک نزیک دەکەوێتەوە، دەفەرمێ خوا لەوەش لێت نزیکترە. وخوای پەروەردگار بۆ خۆش تەبارەک و تەعالا دەفەرمێ وهو أقرب إليكم من حبل الوريد، ئەلەو شادەماری ملی ئینسان خوای گەورە لە تۆ نزیکترە لە من نزیکترە. کەواتە برا بەڕێزەکانی خۆم، خاڵی یەکەم ئینسان کە ئەو زاتە ئەو خالیقە ئەو بەدیهێنەرەی ئێمە ئەوەندە لێمان نزیکە با شەرمی لێ بکەین، شەرمی لێ بکەین لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بێ ئەمر و فەرمانێکی ئەو خوایە بکەین، شەرمی لێ بکەین ڕۆژێک لە ڕۆژان ئەو ئەمر و فەرمانانەی کە پێی کردوین بە قالب تەمبەڵی و بە تەوەزەلی ئەنجامیان بدەین. لەبەرەوەش ئەمڕۆ ڕۆژی بە تایبەتی کە دژمنانی دین و ئەوانەی کە عەلەمی دژمنایەتی ئیسلامیان بەرز کردوتەوە بە کەناڵەکانیانیشەوە کە شەو و ڕۆژ خەریکی دروستکردنی شوبهەن بۆ مسلمانان و باسی شەهەوات و شوبهات و هەرمەکە شەو و ڕۆژ خەریکن، ئەو ڕۆ زۆر گرنگە ئینسان ئەو عیلاقە تەندروستەی لەگەڵ خوای خۆی تەبارەک و تەعالا تند و تۆڵ کاتن. ئیمانداری و مسلمانیەتەکەمان با بە عیلمەوە بێتن، بە زانستەوە بێتن، بە خەشیەوە بێتن، بە ناسینی خواوە بێت تەبارەک و تەعالا. ئەگەر ئەوە بوو بەرهەمی دەبێت. تەماشەکن خۆ پێغەمبەران کە هاتوون عەلەیهیمو السەڵاتو وەسسەلام، هیچ پێغەمبەرێک کە خوای پەروەردگار ناردوویەتی هەموو ئومەتی لەگەڵ هیدایەت نەداوە هات بێتن لە ناو ئومەتەکەی و وتاریان بۆ بدات و تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەری لێ بدەن، بە تاقی تەنێ هاتوون. بەڵام لەبەرەوەی خوایان ناسیوە و اعتیمادی تەواویان لەسەر خوا بووە و عابیدی باش بوون، خوای گەورە تەبارەک و تەعالا دڵی خەڵکی بۆ نەرم کردوون، خەڵکی بۆ هیدایەت داون، پاڵپشتی بۆ دروست کردوون. برا بەڕێزەکانی خۆم، وەڵڵاهی ئێمەی مسلمان ئەگەر اعتیمادی تەواومان لەسەر خوا بێ، تەوەکولی تەواومان لەسەر خوا بێ، حیسابی تەواو بۆ خوای خۆمان بکەین، خوای پەروەردگار دڵی خەڵکمان بۆ نەرم دەکاتن، خوای پەروەردگار ئەسبابی نەسرەتمان بۆ سەهل دەکاتن، خوای پەروەردگار دژمنانت زەلیل دەکاتن. بەڵام ئەگەر عیلاقەمان لەسەرەوەی بوو فڵان کچە و دەوڵەتێک پاڵپشتیت دەکا و چێ هاوکاریت دەکا و چ
چ منەظەمەیەک دەستی لە پاڵ پشتی تۆیە و چێ ئەوە خوای پەروەردگار وازت لێ دێنیت کەیفی خۆیت دەگەڵ ئەو خەڵکەی ئەو جا برا بە ڕێزەکانی خۆم زۆر گرینگە ئەو ئاەتە وإذا سألك عبادي عني تەماشە کە خوای پەروەردگار یا ڕەبی خوای لەوانەمان حیساب کەی لە لستی بەندەکانی خۆی تۆماری کردووی ئەگەر عەبدەکانی من بەندەکانی من پرسیاریان لێ کردی فإني قریب ئەمن نزیکم أجيب دعوة الداعي إذا دعان خوای گەورە وعدی داوە دەفەرمێ وەڵامی دوعای ئەو دوعاگۆیانە دوعاگۆ مەسەلەوە نییە بڵێ وەڵا کابرا دوعای بۆ خەڵکی بکە و نوشتە و ئەوانە مەبەستمەوە نییە ئەو کەسێک کە دوعا دەکە و لەخوا دەپاڕێتەوە وەڵامیان دەدەمەوە دەفەرمێ ئوجیب دعوة الداعی وەڵامیان دەدەمەوە ئەو داواکاریانەیان بۆ جێبەجێ دەکەم پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە هەشتۆدە فەرمودان کە مەجال نییە بیان خوێنمەوە بۆتان بەڵام پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام موسڵمانێک ئیماندارێک لە هەر شوێنێکی ئەو زەویە دەست بەرز کاتەوە لەخوا بپاڕێتەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە شەرم دەکاتن ئەو دەستانە بەبێ بەرهەم ڕەت کاتەوە ئیلا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات ئەو چەند حاڵەتانەی بۆ دەکاتن یان فەوڕەن داواکاریەکەی جێبەجێ دەکاتن یانەوەتە بەقەدەر ئەوەی کە ئەو داوای کردو بەڵاو موسیبەتی لەسەر دەفع دەکاتن یانەوەتە پاداشتێکی گەورەی بۆ دەنووسێتن لە ڕۆژی دوایی پاداشتی نوێژ و زەکات و حەج و هەمووی کۆتایی دێتن ئەو پاداشتە گەورەی چێ خوایە ئی دوعاکانیت